زانیوتە کە زیندانیان دەتوانن مۆڵەت وەربگرن و بۆ جەژن لە ماڵەوە بن و لەگەڵ ماڵ و خێزانەکانیان کاتەکانیان بەسەر ببەن. من بۆتان باز دەکەم جەژنی ڕەمەزان بۆ بەشێک لە سزادراوانی چاکسازیەکانی هەرێم دەبێتە جەژنێکی تایبەت و ئەم جەژنە لەگەڵ ماڵ و خێزانەکانیان بەسەر دەبن. ئیحسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری چاکسازیەکانی هەرێم بە پایتەخت میدیای ڕاگەیاند کە من قسەم لەگەڵی کرد وتی 36 سزادرا و مۆڵەتیان پێدراوە جەژن لەگەڵ خێزانەکانیان بەسەر ببن. وتیشی ئەم مۆڵەتە بەپێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2017 و سزادراوان بۆیان هەیە 7 ڕۆژ لە ماڵەوە بمێننەوە بەم شێوەی خوارەوە 5 ڕۆژ وەکو مۆڵەت بۆیان حسابکرا و 2 ڕۆژیش وەکو هاتن و چوون. لەگەڵ ئەمەش وەرگرتنی ئەم مۆڵەتە کارێکی ئاسان نییە و مەرجی قورسی هەیە. بۆ نمونە هەر زیندانیەک بیەوێت ئەو مۆڵەتە وەربگرێت دەبێت سزادرا و بڕی 25 میلیۆن دینار وەک بارمتە دابنێت یاخود خانوویەک بخاتە ڕەهنەوە وەک گرنتی گەڕانەوەی ئەو سزادراوەی کە مۆڵەت وەردەگرێت. بەڵام ئاگادار بن ئەم مۆڵەتە هەموو کەسێکیش ناگرێتەوە و بۆ هەموو سزادراوێک نابێت چۆن ئەمەشیان بەم شێوەیە. لەسەر ئەم بابەتە بەڕێوەبەری چاکسازیەکان بە پایتەخت میدیای ڕاگەیاند و ئاشکرای کرد وتی ئەو کەسانەی بە تۆمەتی کوشتن تیرۆر یان ئەوانەی حکمی سێدارەیان هەیە بە چەندین ملیۆن دیناریش ناتوانن ئەم مۆڵەتە وەربگرن و جەژن لە ماڵەوە نابن و دەبێت هەر لە گۆشەیەکی زیندانەوە ڕۆژانی جەژن بەسەر ببان.